باوکتان تەمەنی چەنە بڵێن ماڵی خۆتان لەکوێیە؟ مامان لە تانجەرۆی وەڵا چەند ڕۆژە وەڵا دەوری هەفتەیەکە ڕۆشتووە. هیچ شوێنێک بۆی گەڕاون؟ وەڵا هەموو شوێنەکەم ئاگادار کردەوە لەوبارەوە، ئەجا کە ئاگاداریشمان کردەوە بە دوایە گەڕامی هیچمان بۆ معلوم نەبوو لەو بارەوە. باوکە بڵێن هیچ حاڵەتێکی تایبەت؟ وەڵا زاکیری لە دەستداوە. پێشتر هیچ حاڵەتێکی وای هەبووە دووبارە بێتەوە؟ وەڵا هەر زاکیری لە دەستداوە کە زاکیری لە دەستداوە ئاگای لە خۆی نییە. ئێتر چەند جار کە چووەتە دەرەوە خۆی گەڕاوەتەوە ئیتر بەس ئەم جارە سیارەشە دووری خزۆتە بڵێن سیارە لەوەی لە ڕێی خوا هەڵی گرتوێ نام شتێ دەتی مام ئەم خێرەکەم وەڵای کە دووری خزۆتەوە هەر نهاتەوە. ناوەڵا بەس ئاوشتی لێ بەس هەمووی گەڕاوین هیچ ئیسفادەی نەبوو تیان نەبوو. باشە بڵێن پێشتر ئینتار کردووە بڵێن لە مزگەوتەکان لە شوێنەکان؟ وەڵا لە هەموو شوێنەکان ڕستمە هەڵواسوێت لە مزگەوت و لە مەکتەب و ئەو ئێتر مۆقیفی پاسەکان لە ئێتر لە خوارە هەتا سەرەوە.